بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵاویەمەتان لەبێت ئەم کاتەوە و کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتیاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێواتینەوە خزمەتەوەی عزیز و خۆشەویست بەو هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن سوود لە بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببینن و هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان هەروەک هەمیشە چەند بڕگۆ بابەتێکی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە دواتر هەریەکان لە کاتی خۆیدا ئاماژەی پێدەدەین کە بڕگۆ بابەتەکانمان چین و بابەتێکی سەرەکیشمان دەبێت کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و بابەتێکی ژینگەیە کە باس لە هەڵمەتێکی ژینگەی دەکەین کە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕین لە درێژەی کار و چالاکیەکانیاندا هەڵمەتێکی ژینگەیان ئەنجام داوە یاخود ڕایگەیاندووە تایبەت بە خوێندنگە و تەنانەت باخچەی ساوانیش کە هەر لە سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی ئەم ساڵواتە 2021 بۆ 2022 لە خوێندنگە و باخچەکانە هەڵمەتێکی ژینگەیان ڕاگەیاندووە بۆ هۆشیارکردنەوەی منداڵان بۆی کە لە داهاتوودا نەوەیەکی ژینگە دۆست پەروەردا بکەن. لەگەڵەوەی کە باز لە هەڵمەتەکە دەکەین بە شێوەیەکی گشتیش باز لە ژینگە و یاخود ئەو بابەتانی کە دەچنە چوارچێوەی ژینگەوە یاخود ئەو گرفتانی کە دروست دەبن لە ژینگەدا و باز لە پلان و بەرنامە و کارەکان دەکەین بۆ چارەسەر یاخود وەکو ڕێنمایی وەکو هەنگاوێک بۆ ئەوەی کە ژینگە بەرەو پێشەوە ببرێت. ئەمە بابەتی سەرەکی ئەم ڕۆمانە کە دواتر بەڕێوەبەری ژینگەی ڕاپەڕین لەگەڵ ئێمەدا دەبێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ وردەکاری زیاتر و زانیاری زیاتر و ڕێنمایی زیاترمان دەداتێت لەسەر ژینگە بە شێوەیەکی گشتی و لەسەر ئەو هەڵمەتەی کە ڕایگەاندووە. ئەمە بابەتی سەرەکیمان و دواتر گفتوگۆی لەسەر دەکەین. پێشەوەی کە بچین لە لای بڕگۆ بابەتەکانی تر ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان فەرحان حەمەخان کە لە هەڵەبجە لە ژێر چاودێری پارێزگاری هەڵەبجە و ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە و بە هەماهەنگی تۆڕی ڕێکخراوەکان لە هەڵەبجە یەکەمین پێشانگای نەدەوڵەتی کاری دەستی لە هەڵەبجە ئەنجام دەدرێت یاخود دەکرێتەوە. فەرحان سڵاوت لێ بێت بەیانیت باش زانیاری زیاترمان بیتێ لەسەر ئەو پێشانگایە کە چەند ڕۆژ بەردەوامە بێت وە کێن ئەو کەسانی کە بەشداری پێشانگاکەن و بەڵام پێش ئەوەی کە بچیتە سەر پێشانگاکە و بازە پێشانگاکە بکەی پێمان بڵێ کەش و هەوای هەڵەبجە چۆنە خۆڵبارین زۆرە لەوێ ئەم خۆڵبارینە گرفت بۆ پێشانگاکە بۆ هاتنی هاوڵاتیان دروست ناکات بۆوێ؟ بەڵێ چن و سڵاو لێەوە و لە تاوای بینەرانی گەلی کوردستان دیارە خۆڵبارین هەر لە سەلێوارەوە سنووری پارێزگای هەڵەبجەی گرتوێتەوە بە پێی و پێشبینیانەی کە کراون لەلایەن فەرمانگەکانی کەشناسیەوە کە سەر لە ئێوارەی سبەینێ یاخود لە دوای نیوەڕۆوە کاریگەریەکانی خۆڵبارین کەم دەبێتەوە بێگومان کاریگەری لەسەر فستیڤالەکە دەبێت کە فستیڤالێکی گەورەی لەم جۆرە چاوەڕوان دەکرێت هەزاران هاوڵاتی و گەشتیار ڕوو لەم فستیڤالە بکەن بۆەوەی کە بینەری بن. دیارە پێشنگای بازرگانی نێودوڵەتی کاری دەستی کە ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجە بە چاودێری پارێزگاری هەڵەبجە هەماهەنگی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ڕێکیان قسووە ژمارەیەک لە پارێزگاکانی ئێران هاوکات پارێزگای هەڵەبجە ژمارەیەکی فراوان لە خانمان و پیشەوەران بەشدار دەبن کە من ئێستا لێرەم هەمویان پیشەوەرەکان بەرهەمەکانیان دێن و لێرە ئامادەیان دەکەن بۆەوەی کە لە سەعات 9 خولەکدا دەست بکرێت بەکردنەوەی پێشەنگاکە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەرەتا دەچمە لای پێشەوە ئەحمەد سەرۆکی ژووری بازرگانی پیشەسازی هەڵەبجەکە. پێشەوە ئەگەر پێمان بڵێن بیرۆکەی کردنەوەی ئەم باوڵێن پێشەنگا بە یاخود پێشەنگا نێودوڵەتی چییەوە بە شێوەیەکی گشتی چەند پیشەوەر یاخود لە چەند پارێزگای هەم ئێران هەم هەڵەبجە و ناوچەکانی دیکەەوە بەشدار بوونی ئەو پەیوەندی هاوبەشانەوی نێوان پارێزگای هەڵەبجە و کۆماری ئیسلامی ئێران کە نزیکەی 200 کیلۆمەتر سنووری هاوبەشمان هەیە لە نێواندا پاڵنەر بوو بە هەماهەنگیمان لەگەڵ قسە قونسوکەری کۆماری ئیسلامی ئێراندا لە سلێمانی کە ئێمە هەوڵ بدەین پێشەنگایە بکەینەوە کە بۆ ئێستا گونجاو بێت لەگەڵ بارودۆخی ئابووری هەڵەبجەدا لەبەرەوەی لە هەڵەبجە لەم قۆناغەدا کارگەی زۆر گەوری تێدانە کۆمپانیای زۆر گەوری تێدانە و هەڵەبجە بە تەبیعەتی حاڵ ناوچەیەکی کەم پەرەسەندووە ئەبێ ئێمە بە شێوەیەکی سروشتی هەنگاو بنین لەو هەنگاوانەوە دەست پێ بکەین کە بژانەوەیکی سەرەتایی لە هەڵەبجەدا دروستەکە. کاری دەستی یەکێک بوو لەو بژاردانەی کە ئێمە هەڵمان بژات بۆی بتوانین هەماهەنگیەکانمان لەسەر ئەو ئەساسە دروستکەین چونکە ئێمە چەندین جار سەردانی کۆماری ئیسلامی ئێرانمان کردووە ئەوان پێشنیاریەوەیان کردووە کە ئێمە هەوڵ بدەین پێشەنگایەکی هاوبەشی کاری دەستی بکەینەوە کە ئەمە لە ڕۆی جۆری و لە ڕۆی جۆری پێشەنگاکەوە یەکەمینە لە عێراقدا تا ئێستا پێشەنگای لەم جۆرە نەکراوەتەوە. ئەمە بێتە هۆی لە یەکنزیبوونەوەی زیاتر و تێکەڵبوونی زیاتر کولتورە هاوبەشەکانی نێوانمان و زیاتریش کاریگەریەکی زۆر ئەرێنی ئەبێ لەسەر دروستبوونی
هەلی کات چکە ئێمە ئاماژمان لەم پێشەنگایە ئەوەیە کە هەموو ئەو کارە دەستیانی کە جێگەی سەرنجی سەردانیکەران کە سەردانی ئەم فیزیباڵەکەن ئێمە خۆمان لیژ نەمانەیە هەڵسەنگاندنیان بۆکەین و هەوڵ بدەین لەگەڵ خانمان لەگەڵ ئەو کەسانی کە دەسڕەنگینە لەلای خۆمانە هەماهنگگییان لەگەڵا بکەین بۆی فێر بن و خول بکەنەوە هەموو ئەمانە هۆکارێکی سەرەکی بوون بۆی ئێمە ئەم جۆرە پێشەنگای هەڵبژێری و لە ڕووی ئەوەشەوە کە چەند کەس هاتووە بڵین چەند خاوەن پیشە هاتوون نزیکی 85 بۆ 90 خاوەن پیشە هاتوون لە 5 پارێزگای ئێرانەوە کە پارێزگاکانی سنەیە کرماشانە هەمەدانە ئیلام ئازەربایجانی غەربی پێشەوە ئەم پەیوەندیە بازرگانیانیان لە ماوەی ڕابردوودا ئێمە بینیمانە چەند بوارێکی ترایەوە هەر بازرگانانی ئێرانتان هێناوە لێرە لەگەڵ بازرگانانی هەڵەبجە دانیشتوون ئەتانوێت چۆن بەردەوام بن بۆەوەی کە بتوانرێت هەمانگی زیاتر بکرێ بە تایبەت لە ڕووی گواستنەوەی ئەزمموی ئێران بۆ بازرگانان یاخود خاوەن پیشەکانی پارێزگای هەڵە خۆی یەکێک لە ئاماجەکانی ژووری بازرگانی پیسازی دروستکردنی ئەم هەماهەنگی و پەیوەندیە بازرگانی و پیشەیانەیە ئەمە لە ڕووی هوەریەوە کارێکی جوان و ناوازەیەوە لە ڕووی ئابووریشەوە دەتوانین کاریگەرێکی باشی هەبێت لەسەر ئەو ئەساسە ئێمە چەندین جار لەگەڵ کۆمپانیا ئێرانەکانان لەگەڵ لە پێشەنگاکانان بەشداریمان کردو ئەوان سەردانیان کردوون بەم شکڵ و شێوازە سروشتی کارەکە بەم شێوازەیە کە کارێک یان پیشەیەک جێگەی سەرنج بێ ئێمە بتوانین کاری لەسەر بکەین دوجار هەمووی کاریگەری ئەرێنیە بێت چکە سەردانیکەران دێنە ئێرە شتەکان ئەبینن و هەروەها بازارکردنێکە ناساندنی کاڵایە وە جگە لەوانشی کە و 5 پارێزگای باسمان کرد هەندێک خانمی خاوەن پیشە و دەسڕەنگیری سنووری پارێزگای هەڵبجەش بەشدارن لەگەڵیانە لە سلێمانیشەوە هەر بە هەمان شێواز یعنی بە شێوەیەکی گشتی ئامانجەکە کەوێتە سەر ئەوەی کە ئێمە چەندە دیراسی ئەوەکەین کە بتوانین سوود لە جۆرە پێشەنگیان وەرگین کە خۆشبەختانە لیژنەی هاوبەشەکانمان هەیە لەگەڵ تۆی ڕێکخراوەکانە هەڵسەنگاندن بۆ کارەکانەکەین و ئومێدەکەین کە بتوانین نەتیجەیەکی ئەم جۆرە پێشەنگایانە پێشنیاری ئەوان بوو بێەوە یاخود ئێوە هەر پەیوەندی بەردەوامتان هەیە بۆەوەی کە پێشەنگای جیاوازتیش بکەنەوە جگە لەم پێشەنگای دیکەش لە هەڵەبجە بکرێتەوە ئێمە ئاماژەمان پێدا کە ئێمە لەسەر ئاساسی بارودۆخی ئابووری هەڵەبجە ئەم جۆرە پێشەنگامان هەڵبژاردووە ئەمە سەرەتایە تقریبان هەمووی 20 ڕۆژ 15 ڕۆژە بێ ئێمە بەڕێمان داوام پێشەنگای ڕێک بخەین ومێ دەکەین کە لە داهاتوودا پێشەنگای وەرزی وە فراوانتر بۆیە ناویشمان ناوە نێودەوڵەتی چکە ساڵانی ئایندە یان پێشەنگای ئایندە ئیتر هەرکەی بێ هەر مودەیەکی کە بێ ئێمە هەوڵ بدەین خاوەن پیشەکان و بەهرەمەندەکانی تورکیا و سووریا و جێگاکانی کەەوە پارێزگاکانی تری ئێران بەشداری پێ بکەین و هەروەها گرنگیش بدەین بتوانین ئەم شێوازی کارکردنە بگوازینەوە بۆ پارێزگاکانی تیوەکو سلێمانی و دووهۆک و هەولێر بۆی بتوانین ئەوانشلی سوودمەند بن. حکوومەت چۆن هاوکاری ئەم با بڵێن بیرۆکەی ئەوەی کردووە یا خۆدەم پێشەنگایەکە ژمارەیەکی فراوان لە پیشەوەر لە پارێزگاکانەوە هاتونە تێرە لە ڕووی دابینکردنی شوێن بۆیان بەتایبەت چەند ڕۆژێک دەخایەنێت پێشەنگە لە ڕاستیدا لە ڕووی ئابووریەوە دەعمێکی مادی هیچ دەعمێکی نەکردو بەڵام لە ڕووی معنەویەوە لە ڕووی کار ئاسانی دام و دەستگا پەیوەندیدارەکانەوە جێگەی سوپاسن و کەمتر خەمیان نەکردو ئەو کەسانی هاتوونە تێرە خۆیان شوێنیان بۆ خۆیان دابین کردووە بۆ ئەم چەند ڕۆژە دەمێنەوە نەخێت سپۆنسەری هەموو کارەکە و خەرجی هەموو کارەکە لەسەر ئەستۆی ژووری بازرگانی پیسازی هەڵەبجێ پێشەوە ئێوە بۆ داهاتووتر بە تایبەت لە هەڵەبجە ژمارەیەکی زۆر لە ژنان هەن کاری دەستیەکەن و پێم وابێت لە سندیکای کرێکارانیش لەوێ بەشێکیان کردوێتەوە بە ناوی بەشی چنین و درومان و ئەوانە بۆ ئەوان چیەکەن مەسەلەن تا چەند دەستگیرۆیانەکەن بە تایبەت ئەم مانگی ڕەمەزانە بەشێک لەو ژنانە هاتن لە بەردەم شارەوانی هەڵەبجا خەیمەیان هەڵیا شوێنیان نەبوو چۆن پشتیوانی لەوانیشەکەن بۆدا ئێمە ئامانجێکی سەرەکیمان ئەوەیە کە ئەم خانمانی سنووری پارێزگای هەڵبجە سوود لەم کارانەی ئێرە وەربگرن کامیان باش بێ خۆمان قسەمان لەگەڵا کردوون کە ئێمە هاوکاریانەکەین و پێش ئەوەشی بچنە بەردەم شارەوانی هەڵبجە ئێمە هاتوونەت لای ئێمە پێشنیارمان ئەوەمان بۆ کردوون کە لە ناوچەی هەورامانە پارچەیە زەویان بۆ دابین بکەین کە ئەو پارچە زەویە حکومەت پێیان بدا و ئێمەش پشتیوانیان بکەین بۆی پێشەنگاکە بەردەوام بێ و گەشتیاران کە ڕوو دەکەنە ناوچەکانی هەورامان بەردەوام سەردانی ئەو شوێنانە بکەن کە ئەمەش پاڵپشتێکی باشە بێ بۆ خانمان کە بەداخەوە لەم کۆمەڵگایی ئێمەدا لە ئێستادا یعنی مزاحی یەکەم خانمان کە کاریان نییە کە ناتوانن پشت بەخۆیان بەسن بۆ دابینکردنی بژێویژێن تا پرسیارم بۆ ئەم پێشەنگایە لە ماوەیان چەند ڕۆژە لە ڕووی ئەمنیەوە چۆن ئامادەکاریتان کردووە تایبەت پێدەچێت گەشتیارێکی فراوان تا کۆتایی پشووەکە سەردانیێرە لە ڕۆی ئەمنیەوە هەماهەنگیمان هەیە لە ڕێگەی جەنابی پارێزگار و قایمقامەوە لەگەڵ
قایمقامەتی هەڵەبجە هەمانگیمان هەیە لەگەڵ پۆلیسا هەمانگیمان هەیە لەگەڵ بەرەزانی ئاسایشە هەمانگیمان هەیە هەمویان وجودیان هەیە لەگەڵ پۆلیسی هاتوچۆدا بە هەمان شێواز لە ڕێی ئەمنیەوە هەنگاوی باشمان ناوە و مێدیشەکە ئینشاڵا بەبێ هیچ کێشەیەک پێشەنگاکە ببەری بەر سپاس بۆ مامۆستا سەلانم لەگەڵایە مامۆستا سەلان ئەگەر جەنابەت بێت ئێرە سەرۆکی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە مامۆستاگەر پێم بڵێن ئەزمونێکی زۆر جوانتان هەیە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە هەر لە فستیڤالەکانی هەنارەوە تاوەکو ئەم پێشنگا نێودەوڵەتیە خەڵکێکی زۆر کۆوە بێتەوە ئیمساڵ چۆن ئامادەکاریتان کردو وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆی ئەم پێشنگا نێودەوڵەتیەش بە باشی بچێت بەڕێوە. بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان کە بێ بەرامبەر ڕکلامیان بۆ کردین و لە فستیڤاڵی هەنارە بەڕاستی پشتیوان و هاوکارمانن کامیشە وتومانە بەشێکی زەحمەتی ئەم کاران لە ئەمێ بەشەکەی تری لای میدیاکار و میدیاکانە کە بە خۆشحاڵیەوە هاوکارمانن بەڵێ ئێمە بە تەجروبەی فستیڤاڵی هەنارەوە لەم پێشنگانی و دەوڵەتیە هاوکار و هەماهەنگی ژووری بازرگانین لە سازکردنی و کردنەوەیە کە بە ئومێدی ئەوەی چۆن فستیڤاڵ هەنار لە پاییزە بۆتە چالاکیەک و جوڵەیەکی گەشتیاری و ئابووری باش لەم شارە ئەم پێشنگانی و دەوڵەتیە بۆ لەمە و دو ساڵانە لە وەرزی بەهارە بێتە دەرفەتێکی باش بۆ ڕووکردنە گەشتیار بۆ ئەم ناوچەیە و جوڵەی ئابووری و ساختکردنەوەی کاری دەستی پیشەوەر و دەزڕنگینانی ئەم ناوچەیە کە پێمان وایە ئیتر ئەمە بۆ ئەوان باشترین جۆری دەرفەتە باشترین هاوکاری و هاندەرەکە بتوانن پێشنگایەکە ڕێگای دووریان بۆ نزیکیتەوە لە بازارە کۆیان کەیتەوە و بە نرخی گونجاو کوالەتی باش ئاڵوگۆڕی کەرەسی خۆماڵی بکرێ. ئێمە ئاگاداری ئەوین کە هاوڵاتیان وشاریان خۆشببختانە بۆ ئاقارە ئەڕواکە برو بە بەربوومی خۆماڵی و کاری دەستی بدرێ جا هەر جوڵەیەک لەم بوارە هەم خزمەت بە بواری ئابووری ناوچەکەکە هەم بە بواری کللتوری و گەشەپێدان و پەرەپێدانی بەروبوومی ناوخۆ و کەرەسی خۆماڵی دەکەین ئەم پێشنگایەکێک بێ لەو دەرفەتانەی کە هەم هۆکارێک بێ بۆ ڕووکردنە گەشتارێکی زۆری ئەم ناوچەیە کە خۆمانەزانین لە کاتی خراپی بارودۆخی ئابوووریە باشترین جۆری دەرفانی هۆکار بۆ جوڵی ئابووری ئەم جۆرە پێشنگیانن کە لە ئاسی نێودەوڵەتیا بن و گەشتەوە پیشەوەر و دەسڕنگینی ئەنین معتەبەر وەکو بڵی سابوون من 5 پارێزگامان لە کۆماری ئیسلامی ئێران هەڵبژاردووە کە ژمارن لە ئاستی جیهانە لەم بوارە ئێمە ئەبێتە هەندێکی باش تا گەشتارێکی زۆر بکاتە ئەم ناوچەیە. مامۆستا سەلان شوێنی ئەم پارکە لە هەڵەبجە شوێنێکە کەوێتە با بڵێن بەشی سەروی هەڵەبجەوە لەوە چێ بۆ بەشێک لەو کەسانی کە یانوێ سەردانی بکەن وەکو پێویست شوێنەکە نەزان ئێوە وەکو تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە چیتان کردووە بۆەوەی کە ئاسانترین شێوە و کەسانی کە لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە بۆ بینینی پێشنگان بازرگانە نێودەوڵەتەکە دێنەیەرە بتوانن ئەم شوێنە باسانی بدۆزنەوە. بەڵێ ڕاستی بۆ یەکەمین فستیڤاڵی هەنار کە لەم پارکە ئەنجام درا تا ئاستێک گرفت بوو دۆزینەوەی شوێنەکە بەڵام خۆشببختانە سازکردنی چەند ساڵێکێک لە دوایەکی فستیڤاڵی هەنار بۆ بۆ ئاستە گەورەیە هۆکارێکی باشەکە ئێستا شوێنەکە ناسراوە تا حەدێک وەروە ئێستا لۆکیشنی ئەم شوێنە بۆ هەر گەشتیارێکە کار بەم لۆکیشنە بکە لە بەردەستیاتی توانێت بە ئاسانی بیدۆزێتەوە هاوڵاتیانم شارە بە دەستخۆشیەوە هەم بەڕێبەرایەتی هاتوچۆ جاریکەش بە دەستخۆشیەوە بۆ ئەوانیش هاوکار و ئاسانکاری ئەم دەسڕاگەشتن و دۆزینەوەی ئەم ناوچێن لەلایەن گەشتیارانەوە. ئێستا دۆخێکی خراپی ئابووری هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی لە هەڵەبجەژوە هاوڵاتیان وەکو پێویست لەوە چێ وەکو پێویست پاریان پێ نەبێت لە ڕووی نرخەوە چیتان کردووە بۆی کە ئەم پێشنگا بازرگانیە نێودەوڵەتیە نرخێک بێت کە هاوڵاتی ئەوانەی کە دڵخوازی خۆیانن لەم پێشنگایە بتوانێت دەستەبەری بکات. بەڵێ ئەمە ڕاستی بەدەستخۆشەوە ژووری بازرگانی تەواوی تێچووی ئەم پیشەوەرانەی کۆماری ئیسلامی ئێرانی لە ئەستۆ گرت لە هاتوچۆیان و لە خواردنیان لە شوێنی مانەوەیان لە کری یەکەکانە هەموو شتێک بۆ ئەوان بێ بەرامبەرە تەنها بە مەرجێک کوالێتی بەرهەمەکانیان باش بێت و نرخی گونجاو بێت ئێمە هەر بەڕاستی چامان لەم دوو پرەنسیپەیە ئەم دوو پرەنسیپێتیا جێ نەکرێتەوە پێشنگایە هەست ناکەم کارمان گونجاو بوو بێت یان شتێکی وامان کردوێ شایانی باس بێت ئیشی ئەمە هەر ئەمەیە چاودێری ئەم دوو شتە بکەن یەک نرخی گونجاو دوو کوالێتی باشی کەرەستەکە. دوایین پرسیارم لەم مایکەوە توانی داوا لە خەڵک بکەن بە بۆی بەشدار بن لە پێشنگاکە تا نابانگەشتی خەڵک بکەن تاکەی پێش
چەند بۆ چەند دەست پێ دەکات. بەڵێ سپاس جارێکە بۆ ئێوە کە ئەم دەرفەتی گەیاندنی پەیام و ڕکلامی ئەم پێشنگە بۆ ئێمە ئاڕەخسێنن. ڕاستی گوتم تێشوویەکی مادی زۆر و زەحمەتێکی ینی جەسەدی و فکری زۆری بۆ کێشراوە ئەم پێشنگایە وەستاوە تۆ سەریتر چەند گەشتیان ڕووە کاتێرە بۆیە بە ئەناخی دڵمانەوە داواکەین کە بێن شتی جوان ببینن جەوی جوان ببینن و کەرەستی باش ببین و بکڕن کە هاتنی ئەوان و کڕینی ئەم کەرەستانە معنی خاڵی بەهێز هۆکاری بەردەوامی ئەم چالاشەیە کێمە هەوڵمان ناوەکە گوتم ڕێگای 5 پارێزگامان لەم بازارە جێ کردوێتەوە بازاری 5 پارێزگامان لێرە کۆ کردوێتەوە ئیتر وەساوەتە سەر گەشتیار چەند ئەمە بە هەند وەرەگرێ ئەم زەحمەتەی ئێمە و ئەم ئاسانکاریە بتوانێت هەم لێرە ببینێ ینی بناسێ 3 ڕۆژ بەردەوامە ڕۆژانە سەعات 9 تا 7 ئێوارە بەردەوامە. سپاس بێ ئێوەش زۆر سپاس. بەڵێ ئەگەر جەنابەت بیت ئێرە پێمان بڵێن وەکو نوێنەری ئەو خاوەن پیشانەی کە لە پارێزگاکانی ڕۆژهەڵاتەوە هاتوونەتە ئێرە بەخێر بێن پێمان بڵێن چی و چیتان هێناوە بۆ ئێرە چەند پارێزگا هاتوونەتە ئێرە بە شوەیەکی گشتی ئەو بابەتانە چین لەم پێشەنگا بازرگانی نێودەوڵەتیان نمایشیان دەکەن. سڵاو وەرزەکەم لە خزمەتی هەمووتان دەستخۆشی یەکەم بۆ ئەم زەحمەتەی زۆری کە کێشاویانە بەڵام 5 پارێزگا لە ئێرانەوە هاتوون ئەم 5 پارێزگا لە پارێزگاکانی نزیک بە ئەقلیمی کوردستانە کولی ئەو شتانەی کە واز کاری دەستیە پێشەی لەواخا دەستیە ئارز بێ لە خزمەت شتایی کەوا لێرە هەیە مامەڵەن کاری چێویە کاری دەستی چێو کاری دەستی فلێزیە ئارز بێ لە خەمەت زیوەراڵاتی سنەتیە و کارگەری کێوا سنەتی و مەحەلیە لەواقع 5 ئوستانی هاوسێ کوردستانە شتێکەوە لێرە هەیە ئەو زەحمەتانێکەوە بەڕۆبەریانە کێشان لێرە زۆر پێمان خۆشە کە چونی ئەتفاقی کەوتووە چونین ڕۆخدادێک لێرە جێبەجێ بووە بەڵام هاتوون بۆ ئێرە هەر پیاوان یاخود خانمانی ئێرانیشی تایە کە هاتوون بەرهەمەکانی خۆیان هێناوە بۆ ئێرە. بەڵێ هەم ئاغایە هەم خانمە لێرە هاتوون لە 81 دوکان لە اختیاریانە یعنی لە 1 دوکانن ئارز بێ بەشی فرەی خانمن بەشی فرەی ئافرەتن لێران و بەشی تریژی معموڵەن کەسایەکن کە خۆیان کاری پیشەکی خۆیان ئەنجامیان داوە بانوان فروشەندە نین با ناو کەسێکەوە فروش دەکەن یاخوا سپاس گزار. بەڵێ من پێم خۆشە بچمە لای خانمانی دەستڕەنگینی سۆزان خان نەگەر بێت ئێرە با بڵێن لە مانگی ڕەمەزان ئێوە چوونە بەردەم شارەوانی هەڵەبجە لەوێ پێشەنگاتان کردەوە لەبەر نەبوونی شوێن ئێستا تا چەند خۆشحاڵن کە لەگەڵ ژنانی پارێزگاکانی دیکە پێکەوە هاتوون ئێوەش بەرهەمەکانتان بە بەرامبەر بەرهەمەکانی ئەوان نمایشەکەن و ئەم پێشەنگایە کرێتەوە. سەرەتا بەخێر بێن سەر و سەرچاو لە ڕاستیدا ئەمە ڕۆژێکی زۆر خۆش بوو بۆ ئێمە کە ئێمە ڕاستی لەبەر نەبوونی شوێنەکە پێشتر ڕاستەکەی ئەو شوێنەمان گرتبووی ئەستۆ سپاس بەخوا ئەوە کە جێبەجێ ئەکرێتە دوکان و بازارێک بۆ ئەم خانمە دەستڕەنگینانی شاری هەڵەبجە و لێرەشدا کە ئێمە ئەو کار و چالاکیانەمان کرد کە سپاسی ژووری بازرگانیەکەین کە ئەو بەسەر کردەوە کە ها شوێن و کاردەستیەکانی ئێمە بینی ینی فەرق و جیاوازیەکی نەبوو لەگەڵ ئەوانی ترا بێتر ئێمە کە ڕاستە ئەوان هەر لە سەرەتاوە لە مناڵیەوە شوێنی خۆیان مامۆستایان بۆ نمونە مامۆستایان هەیە شوێنەکە هەیە دەورێ هەیەتیان ئەکەن و ئێمە هەمومان بە یوتیوب بە ئەنتەرنێتیان لە شتێنی باو باپیرانمان و زیینمان کردوەوە جوانکاریمان بۆ کردووە لە ڕاستیدا من ینی زۆر بەس ئافرەتێکی زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لەگەڵ ئەم گروپە جوانانە و لەگەڵ ئەم شارانە ترا بەشداریم کردووە لەگەڵیانە ئەبین. بەڵێ چەند ژن لە هەڵەبجە بەشدارن بە کاری دەستی لە ڕاستیدا لێرەدا تقریبان ئێمە خۆتەزانی گروپێکی 6 ئافرەتین ئەمڕۆمان 16 ئافرەت تا 20 ئافرەت بەشدارە بین لەبەرەوەی کە 5 دوکان 6 دوکانمان بەرکەوتووە لەبەرەوەی کە هەر ڕۆژی و 15-20 نەفەرمانیێنە ئێرە بەشدارە بین.
خانمێکی دیکەم لەگەڵایە پێم خۆشە لەگەڵەویش بە کورتی گفتوگۆیە بکەم ئەگەر بێت تێرە کاڵی خانک پێم بڵێ ئەمکردنەوەی ئەم پێشنگایە چۆن نەبینی بە تایبەت ژنان زۆر دڵخوازی با بڵێن ئەو بابەتانن کە بابەتانی ئەکسسواراتن بە تایبەت لە ئێران هەن لە پارێزگاکانە تا چەند خۆشمایی خۆشحاڵێ بۆ تۆ ئەمڕۆ بتوانی بەرهەمی هەموو با بڵێن 5 پارێزگار لە هەڵەبجەوە ببی. بێگومان کاک فەرحانە هەمیشە کوردستان نیشتیمانێک بۆ لێوان لێو لە جوانی و کللتور و ئاشتی و ئارامی و پێکەوە ژیان و بێگومان کردنەوەی یەکەمی فیستیڤاڵی نێودەوڵەتی کە تایبەت بە بەکاری دەستی و نەک تەنها بە خانمان بە پیاوانیش بێگومان ئەمە بەشێکی زۆر گرنگە چەندێک بۆ خانمان و بۆ بەرەوپێشوونی کارە دەستیەکانیان و ئیشەکانیان گرنگە دوو ئەوەنە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان گرنگە کە ساڵانە گەشتارێکی زۆر ڕووی تێبکە و سەردانی بکە. لێرە سەردانت کردون سەردانی شوێنەکانیان بە تەمای سەردانی ئەو شوێنانە بکەی کە بەرهەمەکانیان لێرە نمایش کرد. وڵی کەم تا زۆر ئاگادارم کە ئیشەکان چین بەروبوومی دەستڕەنگینی خانمانە وەکو ئەبین فەرشە کۆمەڵە ئالەتی مۆسیقا یعنی بابەتەکان جیاوازن تەنها لە بەشێکا کۆ نەکراونەتەوە و بەشی خواردەمەنیشمانەیە کە میوانەکانە توان سەردانی ئێرە بکەن لێرە خواردەمەنەکانیش بخۆن. سوپاس بۆ ئێوەش سەلام. بەڵێ چنوور دیارە ئەمە گفتوگۆی بەشێک بوو لەو کەسانی کە لێرە من ئەگەر کات هەبێ هاوکارم پێم خۆشە کامێرەکە بسوڕێنێ لە بەشی سەرەوە خەریکە ئامادەکاری دەکرێت بۆەوەی کە بەرهەمەکان لێرە نمایش بکرێت با بۆتان بگوازینەوە هەنێک لەوە ئەمە بەشی خوارەوەیەتی ئێستا ئامادەکاری دەکرێت بەڵام لە بەشی سەرەوەی با بڵێن فستیڤاڵەکە خەریکە بابەتەکانیان داناوە ژمارەیەکی فراوان لە دوکان لێرە کراونەتەوە بە تەنها ئەوانەی لە ئێرانەوە هاتوو نزیک باشتا دوکانیان لێرە کردوێتەوە جگە لەوانەی دیکەش لە شوێنەکانی دیکەوە بەرهەمی خۆیان نمایش کردووە هەرچی بەرهەمێک هەبێت لە ئێراندا هەبوو بێوان هێناویانە لەگەڵ خۆیانە بە تایبەت لە بواری ئەکسسواراتی خانمان و لە بواری فەرش و لە بواری جوانکاری ماڵ و لە بواری خواردن و کۆمەڵێک بابەتی زۆر پێشەنگاکە زۆر گەورەیە هاوڵاتیان دەتوانن لە ماوەی 5 مانگ ئەمڕۆ هەتاوەکو 7 مانگ بێنە ناو ئەم فستیڤاڵە بینەری هەدەیان بابەتی جۆراوجۆر من کە لەلایەن هەم ژنانی دەستڕەنگینی هەڵەبجە هەم ژنانی دەستڕەنگینی ڕۆژهەڵاتی کوردستانەوە هەموو ئەو کەسانی کە بەشدار بوون بە چەندین بابەت کە لەم پێشەنگایان نمایش دەکرێت ئەمە زانیاریەکان بوون من ئەگەڕێم وەلایە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان کە تایبەت بە یەکەمین پێشەنگای نێودەوڵەتی کاری دەستی لە هەڵەبجە بۆ ئێمە دوای سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت.